شۆفێری هەروە بە ئاسانی نەدرێت بە هیچ کەسێک و ئەو بنەمایانەی کە پێویستە بۆ شۆفێر پێویستە لە هەموو کەسێکە هەبێ، ئەو بنەمایانی پێویستە لە ئۆتۆمبیلێکە هەبێ، پێویستە لە هەموو کەسێک ڕەچاوی بکە و هیوادارم ئەم حکوومەتی ئەم هەرێمی کوردستانە کار بۆ بکە کە سیستەمێک دروست بکە جیاکردنەوەی هێڵەکانی مۆتۆرسکیل و پایسکیل و ئۆتۆمبیل لێجیا بکاتەوە و هەروەها خەڵکی فێر بنیتە چیتە بە شەقامەکانە نەپەڕنەوە تەنها لەگەل لە شوێنی تایبەتی خۆیان نەبێ و هیوادارم بیر لەوە نەکەنەوە کات درەنگە یان زووە یان چەندی شەوەیە و چەندی ڕۆژە حساب بۆ بوونی ترافیک لای بکەن ڕێزی لێ بگرن و ئەمە سەرنجام هەمووی خزمەتە بە ئێمە و ڕێژەی ئەو مەسات و قوربانیانەش کە هەیە کەمە بێتەوە. وەکو پێویست هاوڵاتیان یاساکان هاتوچۆ جێبەجێ ناکەن. ئەمەش کەم تەرخیمێک لەلایەن هاوڵاتیان بۆ پێویستە بکرێتە مەنهەج لە هەموو قوتابخانەکان بخوێندرێتن و دایک و باب ڕۆڵێکی سەرچەند هەیە لە ڕێنماییکردن و زانیاری پێدان بە ڕۆڵەکانیان و هەر تاکێک ئەم کۆڵگای پێویستە یاساکان هاتوچۆ جێبەجێ بکاتن بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن. ڕای من وایە بۆ چارەسەرکردنی کەمکردنەوەی ڕێژەکانی مشکلەی هاتوچۆ کەمکردنەوەی حادیسەکان هەم هۆشیاری تاکە کەس هەم هۆشیاری منداڵەکان هەموو لایەک دەبێت پابند بن پێوەی کە هەوڵ بن سەرپێچی یاساکانی هاتوچۆ نەکەن هەم پیادەڕە و هەم شۆفێرەکانی.